Does it work? Perfect. You know, every lesson in history tells us that the enemies of freedom never stop because they are satisfied. They stop only when they are stopped. Barry Goldwater was right in the 60s to say that peace is always preserved through strength and that accommodation always invites danger and many times disgrace. Every act of appeasement invites another advance, another ultimatum. You know, when ISIS came to these lands, they demanded submission. Then Kurdish soldiers, the Peshmergas, had the courage to say to them, there's a price we will not pay, and there's a point beyond you must not advance. And because the Peshmergas bore the burden of battle, others enjoyed the blessings of peace, and civilization prevailed. So the people of Kurdistan did not actually defend only the Kurds. They defended the principle that free people must never negotiate with terrorists, and they must never bow before terror. Not in the beaches, but in the mountains, the villages, the streets. And that's actually the legacy of the Peshmergas. And we're very glad and honored to host here the minister entrusted with moving forward that legacy. Welcome, Minister. زۆر سپاس ئامادەبوانی بەڕێز خۆشحاڵین کە ئەمڕۆ ئێمە لێرە لەم سەکۆ گرنگە نێودەوڵەتیە کۆبووینەتەوانێ زۆر سپاسی ڕێکخراانی ئەم کۆڕبەندە گرنگە ئەکەین کە توانیوێتی دەرفەتێکی زێڕین بێنێتە ئاراوە بۆ ئەوەی ئەم سەرکردە و توێژەران و خەڵقانی بیرمەند لە دەوریە کۆ بکاتەوە بۆ ئەوەی تاوتێ و گفتوگۆیەکی تێر و تەسەل بکەن لەسەر ئەو ئاڵانگاریانەی کە هاوبەشی پێکەوەمان هەیە. بۆ پرسیارەکەی جەنابیشت بێگومان ئاشتی لە دوای بەرگریەکی زۆر لە هەرێمی کوردستان ئاشتی هاتۆتە کایەوە. پێشمەرگە توانیوێتی لە بەتایبەتی ئەگەر نمونەی شەڕی داعش بێنینەوە توانیوێتی کە بە هەزاران شەهید و نزیکەی 11,000 پێشمەرگە بریندار ببەخشێت. لەو قۆناغا بەو ئازایەتی فیداکاری و قارەمانەتی پێشمەرگە کە کۆمەڵگەی نێودەوڵەتیش وەکو تەحالفی دەولی بەشدار بووە، پێشمەرگە لە جیاتی کۆمەڵگەی نێودەوڵەتی شەڕی دژی داعش کردووە و بەو ئازایەتی و فیداکاریە پێشمەرگە مێژوویەکی پرسەروەری و شانازی تۆمار کردووە کە ئەم مێژووە پرشانازی و لەبیر نەچووە بە چاودێری و لەبەر چاوی کۆمەڵگەی نێودەوڵەتی بووە، هاوپەیمانی نێودەوڵەتی بووە. ئەمە بۆ خۆی متمانەیەکی گەورەی لای هاوپەیمانان لای کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ هێزێکی باوەڕپێکراوی وەکو پێشمەرگە دروست کردووە. لەبەرەوە پێشمەرگەی کوردستان هێزێکی متمانە پێکراوی ڕەنگە ئەوە دەرسێکی هەمیشەیی بێ یا وانەیە بێ کە پێم وایە هەموو بە ئەفسەران و دیپلۆماتکار و هەموو خەڵقانی ئەوروپا و ئەمریکاوە شانازی بۆ مێژووەکەن کە لەگەڵ پێشمەرگەیە لە شەڕی تێکشکاندنی تەلیسمی داعشە بەشداریان کردووە. و هەر ئەمەش بووە کە پێشمەرگە بۆ بە سمبولێکی پیرۆ، سیمبولێکی خۆشەویست لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە کە باسی پێشمەرگە ئەەکەی لە پشتی ئەم ناوەوە کە هەموو خەڵقی دنیا ناوی پێشمەرگە وەکو سیمبولێکی لێ هاتووە دەیان و سەدان و هەزاران چیرۆکی ڕاگری یەتەوە یاد کە پێشمەرگە لەو قۆناغەیە فیداکارێکی کەمیێنەی کردووە. Minister, you know better than anyone that security can never be taken for granted. What can Western societies learn from the Peshmergas? ئێمە ئەتوانین ئەوەی کە وانەیەکی لەبیر نەکراو کە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە خەڵقی کوردستان و پێشمەرگەی وەرگرتە بێ، من ئەتوانم چەند نمونەیەک بێنمەوانێ. یەکێ لەو نمونانە لە ڕاپەڕینی خەڵقی کوردستانە و کە هێزی پێشمەرگە دەوری داینەمە و قیادەکردنی ڕاپەڕینی هەبووە.
100,000 ئەفسەر و جوندی بەدیل گیرا بوو لە شارەکانی کوردستان. ئەم سلێمانیە زیاد لە 50-60,000 ئەفسەر و سەرباز سچن بوون و لەژێر دەستی پێشمەرگە و خەڵقا بوون، هەموو مەکتەبەکان و مزگەوتەکان و ماڵەکان پڕ بوون. دوای ئەوەی کە هەرێمی کوردستان تووشی ئەنفال ببوو، تووشی کیمیاباران ببوو، هەموو دێهاتەکانیشی وێران کرابوو، یعنی ئەبینین کە خەڵقی کوردستان یعنی دەرسێکی لێبوردەیی گەورەی بە دنیاە کە هەموو ئەو سەرباز و ئەفسەرانەی بەخشی و هەمویان ڕۆشتنەوە ماڵ و حاڵ و ژیانی خۆیان. بۆیە خەڵقی کوردستان ئاشتی ئەوێ و ئەمە وانەیەکە کە ئەکرێ کۆمەڵگەی نێودەوڵەتی دنیا دوا بە دوای ئەوانەش ئەو لێبوردەیی کە لەناو هێزی پێشمەرگەیە لەناو کۆمەڵگەی کوردەواریە و ئەو کاتانەشی کە تەحالفی دەولی لە هەرێمی کوردستانە بووە، ئەم وانانە وانەیەکی لە بیر نەکراوی زیندوی مێژووین کە ئەتوانین کوردشان نازی پێوە بکەن. You know, Minister, the fact that last week I was able to go to New York City or DC is very much thanks to you and the fight you gave against ISIS. And since we're talking lessons and you know the age welcomes discussing lessons from wars, what are the lessons from the fight against ISIS that are still relevant today? إما أتوانين چند نمونهش كبينينو أوي كا أو خراجري في داكاري كبيجمرجا لفترة زمني كما تواني بشاني أو بيماني نيو دولتي بكات أم وانه شيء لبير نكرا وكأتوانين يعني همو أواني كهاتون مشغول راهنان عم بهذه بيجمرجا كردوا همو أواني كهاتون لقل پێشمەرگەیە لە شەڕی دژی داعشا بەشدار بوون بە شێوەیەکی سەرسوڕهێنەر باسی ئەو هەمەهەنگیەکەن، باسی ئەو فیداکاریە ئەکەن، باسی ئەو نەبەزین و چاونەترسی ئەکەن کە لە هێزی پێشمەرگەیە هەبووە. بۆیە پێشمەرگە و هەرێمی کوردستان ئەم ئاشتەی کە ئەمڕۆ بەرقەراری کردووە نەتیجەی یا بەرئەنجامی 100 ساڵ خەبات و قوربانیدانی گەلەکەی بووە. بۆیە هەمیشە بڕوای بەوە هەیە کە ئاشتی ئەبێت بە زەبری هێز بچەسپێنرێ و ئەو زەبری هێزەش کە پێشتر فیداکاری و قوربانیدانی هێزی پێشمەرگە بووە کە ئێستا بەری ڕەنجەکەی هەمومان لەم سلێمانیە ئێستا بەری ڕەنجی ئەو فیداکاریە ئەبینن کەم جادەی سلێمانی هەیە کە دەیان گەنجی لەسەر جادەکەی گولە باران نەکرابێ لە مەعسکەرەکانی دەیان سەدان گۆڕی بە کۆمەڵمان لە دوای ڕاپەڕینەوە دۆزیوێتەوە. ئەم ئاشتیە بەری ئەو فیداکاریە کە پێشتر گەلی کوردستان قوربانی بۆداوە. I mean, you talked a lot about your collaboration with foreign powers, and what are your priorities now, you know, when it comes to international cooperation and partnerships? What do you expect for them? ئێمە لەگەڵ هاوپەیمانانە لە ساڵی 2022 و بەتایبەتی لە ئەمریکایە من پێشەوەی ئەوەش باسکەم جێگەی خۆیەتی کە من سپاسی هاوپەیمانی نێودەوڵەتی بکەم و لەسەر هەمووشیانەوە ئەمریکا کە لە ماوەی ئەو چەند ساڵەیە هاوکارێکی بەردەوامی هێزی پێشمەرگەی کوردستان بووە، چ لە ڕووی داراییەوە، چ لە ڕووی چەکەوە، چ لە ڕووی مەشق و هاوکاری لۆجستی ترەوانێ. ئەوەی کە ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان یا وەزارەتی پێشمەرگە پێویستێتی ئێمە لێک تێگەیشتنێکمان لە نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی جەنگی ئەمریکایە هەبووە. ئەو لێک تێگەیشتنە مانگی نۆی ئەم ساڵ تەواوە بێ. دڵخۆشکەر ئەبوو و ئێمە خۆمان لە وەزارەتی پێشمەرگە هەوڵێکی زۆرمان ناوە بۆ ئەوەی ئەو لێک تێگەیشتنەی نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی جەنگی ئەمریکا دووبارە بکەینەوە، تازە بکەینەوە، لەبەرەوەی ناوچەکەی ئێمە ئەخوازێ و هاوپەیمانی نێودەوڵەتی نابێ کورد بەجێ بێڵە و پشت کاتە کورد، ئەبێ لەگەڵ کووردا بمێنێتەوە، لەگەڵ پێشمەرگە بمێنێتەوەانێ و بتوانێت کە قۆناغێکی تر چکە مەترسیەکان لەسەر ناوچەکە بەو شێوەیە نییە. ئێمە خۆم ڕەئم وایە ئەگەر عێراق بەهێز ببێ ئەبێ لە ڕووی دیموکراتیەوە بەهێز بێ، ئەگەر لە ڕووی دارایی و چەک و جێشەوە بەهێز بێ ڕەنگە مەترسی بێ بۆ سەر هەرێمی کوردستان. بۆیە ئەبێ هێزی پێشمەرگەی کوردستان هەمیشە ئامادە بێ
هەمیشە مەشق پێکراو بێ و هاوپەیمانی نێودەوڵەتی بە تایبەتی ئەمریکا هەمیشە شان بەشان و بە پشتیوەرگی کوردستان بکە بۆ ئەوەی بتوانێت ئەم قۆناغەش تێپەڕێنێ ئەویش بەوەی کە جارێککە لە یەکتێگەیشتنێکی نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی جەنگی ئەمریکا کە ضرورە گەرچی ئێستا لەوە حیوارە استراتیجیەی کە لە بینی عێراق و ئەمریکا هەیە وەزارەتی پێشمەرگە بەشێکە لەوە حیوارە بەڵام من خۆم ڕەئم وایە کە یعنی ئەمە شتێکی گرنگە ئێمە پێما خۆم بەشێکی لە عێراقێکی فیدرال بەشێک نین لە عێراقێکی مرکزی کە یعنی هیچ مەجالی حیوار و ئەم شتانەی تیانە مێنێ بەڵکو بەشێکین لە عێراق و پێشمەرگە بەشێکە لە عێراق ئەگەر دەستور جێبەجێ کرێ ئێمە لەم دەستورەیە ڕەنگە بتوانین هەم پێویستمان بەو لێکتێگەیشتنە ئەبێ هەم پێویستیشمان بەوە ئەبێ کە هەموو کێشەکانیە ئاڵنگارەکانی کە ڕۆکاتە هەرێمی کوردستان ئێمە ئەتوانین بە حیوار و بە گفتوگۆ لەگەڵ دامەزراوەکانی عێراقا چارەسەری پێویستی بۆ بدۆزینەوە بۆیە جارێککە ئەواڵم کە هاوپەیمانی نێودەوڵەتی ئەبێ لە هەرێمی کوردستان بە شێوەیەک من خۆم زۆر جار پێشنیارم کردووەکو مەناگ بمێنێتەوە کە 5 وڵاتن کە ئەوانە ڕاستەوخۆ بەشێ بوون لە پرۆسەی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە بۆ ئەو قۆناغە پێویستمان بەو پشتیوانی و هاوکارێ بەردەوامەی هێزی هاوپەیمانانەیە بە تایبەتی توان بڵێم بۆ مەناک ئەو 5 دەوڵەتەی کە ئەمریکا و بەریتانیا و ئیتالیا و هۆڵندا و ئەو ئەڵمانیا ئەو 5 وڵاتە ضرورە من You know, Minister, what Ukraine teaches us is primarily that conflict is changing. It's becoming increasingly autonomous, software-dominated, data-driven. So how do you think the Peshmergas can adapt to new tech, to new realities, including AI and drones, for example? ئێمە بەداخەوە لە جوگرافیایکی خراپین کە وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستان توانای ئەوەی نییە یعنی ڕێگە پێدراو نییە لە ڕووی یاساییەوە کە یا وەزارەتی پێشمەرگە ڕێگە پێدراو نییە کە خۆی بتوانێت هەم درۆن و هەم دژە درۆن و هەم ئەوەی کە سایبەر سکیوریتی هەیە ئێمە توانیمان ئێستا لە وەزارەتی پێشمەرگە ئەوەی کە لە دەسەڵاتی ئێمەیە هەم زانستەکە و هەم زانیاری لەسەر درۆن و دژە درۆن هێزی پێشمەرگەی کوردستان بە گشتی شارەزاییەکی ینی پێدراوە لەو ڕۆوە مەشق و ڕاهێنانی پێکراوە لە خۆپاراستن و ڕوبەڕووبوونەوە لەو مەترسیانەیە لە مەترسی درۆن و دژە درۆنە هیوادارم بۆیە ئەڵێم ئەگەر عێراق دەستور جێبەجێکە ئەبێت عێراق بە یەکسانی و بە عەدالەتەوە هەم چۆن سەیری وەزارەتی بەرگری عێراقەکە کە پشتیوانیەکە هاوکاریەکە بە هەمان شێوە پشتیوانی و هاوکاری و دەعمی وەزارەتی پێشمەرگەش بکە بۆیە لەو کاتەیە وەزارەتی پێشمەرگە ئەتوانێت ئەم درۆن و دژە درۆن و ئەم ئایە بچێتە پێشەوانێ کە عێراق بە شێوەیە لە شێوەکان ینی دەست و پەنجە نەرم کار لەگەڵ هەرێمی کوردستانەوە بە تایبەتی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە سەلباندوێتی کە هێزێکی بڕوا پێکراوی متمانە پێکراوە هەم لە عێراقا هەم لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە لەبەرەوە ئێمە خۆمان بە بەشێک لە عێراق زانین بە عێراقێکی فیدرالی کە هێزی پێشمەرگەی کوردستانیش بەشێکە لە سیستەمی بەرگری عێراقی بۆیە ئەبێ عێراق لەم ڕۆوە هەوڵ باکە ئەو ئەرکەی کە لە سەرشانێتی بۆی پێشمەرگەش بتوانێت دام و دەستگا ئابوورە گرنگەکانی هەرێمی کوردستان سەرچاوە نەوتیەکان بیرە نەوتەکان کۆرمۆر ئەم شوێنانە بتوانێت بەو چکە پێشکەوتوانە بپارێزێ چکە ئێمە بینین کە لەگەڵ ئەوەی کە بەشێک نەبووین لە شەڕ بەشێکیش نەبووین و هەموو سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان ڕایگەیان و وەزارەتی پێشمەرگەش چەند جار ڕاماگەیانتووە کە ئێمە بەشێنین لەو ململانەی کە لە بینی ئیسرائیل و ئەمریکا و ئێرانە هەیە و خۆشمان پاراستووە نەبووین بە بەشێ بەڵام زیاد لە 800 موشەکی هێرشی گەورەی درۆنی و موشەکی کراوەتە سەر هەرێمی کوردستان و پێشمەرگەش زیانێکی زۆری بەرکەوتووە شەهید و بریندار و دەیان شەهید و سەدان برینداری لێکەوتوتەوە ئەگەر
هێزی پێشمەرگەی کوردستان پرچەک بواە بە درۆن و دژە درۆن ئێمە هەمیشە کە باسی بەهێزی خۆمانەکەین بۆ پاراستنی ئاشتیە یعنی سەلمانومانەکە ئێمە هێزێکی دەستدرێژیکردین هێزێکین لە کاتێکا کە هێزی پێشمەرگەی کوردستان دەسەڵاتی هەیە بۆ عێراق دروست نەبووە ڕەحمەتی مام جەلال و جەنابی کاک مەسعود و ئەمانە و سەرکردە سیاسەکان کاک نەشوان و ئەمانە چوون عێراقیان دروست کردێتەوە لەبەرەوە خەڵقی کوردستان و هێزی پێشمەرگەش خۆی بە بەشێک لە عێراقێکی دیموکراتی فیدرالی ئەزانێ بۆیە بێ عێراقیش لەو ڕۆوە دەستکراوە بێ بۆ دامی درۆن و ئەو ڕێگا بکاتەوە بۆی هێزی پێشمەرگە پرچەک کرێ لەو ڕۆوە. Minister, thank you for being with me and with us in Suleimania, the right side of the KRG, which supports the West through thick and thin always. And I want to finish with a very simple conclusion, that the Peshmerga have proven their courage and they've paid their debt to the West. Now, the West should ensure that it gives them the means and the tools and the equipment to match that courage. So we in DC, in Paris, in London have a rendezvous with destiny, and I hope we're punctual to this rendezvous. Thank you so much. Thank you. Your spot.